ئێمە کە باسی شەڵتەرەکەین باسی شەڵتەری ژنانەکەن کە ئەبێتە داڵدەیەک بۆ ژنانی ئەوانەی بەرەنگاری تونندوتیژێ بنەوە بەداخەوە ئێمە ڕۆژ بە ڕۆژ سێرەکەین لەم شارەیە حاڵاتی کوشتن حاڵاتی جیابوونەوە ئینتیحار خۆکوشتن ڕۆژ بە ڕۆژ زیادەکە هەروەها شێوازی مەسەلەن لێدان و تەعزیبی ژنانیش ڕۆژ بە ڕۆژ زیادەکە و ئەگاتە جۆری تر یعنی مەسەلەن ئەگاتە ئەو حاڵەتەی کە مەسەلەن باوکێک داوا بکە لە کچەکەی کە گورچیلەی بفرۆشێ بە زۆری کە کچەکەشی خۆی ڕازی نەبێ کەڕا ئەکەن بەڕاستی ئێمە کە دێن ڕوومان تێکن ئێمە شوونمان نییە یعنی ئێمە لێرە بەرامبەر مەترسێکە بینەوە مەسەلەن احتیمالە بە چەکەوە بێنە جان ئێمە چکە شارەکە هەمووی چەکدارە هەمووی خەڵکێکی عەشایرە بەڕاستی حکوومەت هەتا ڕادەیەک دەورێکی وای نییە یعنی بۆ پاراستن وەکو پۆلیس و ئەمانە بۆ ئێمە گەشەڵتەرێکمان هەبێ یعنی حاڵاتی کوشتن کەمە بێتەوە حاڵاتی جیابوونە کەمە بێتەوە چونکە شەڵتەر بۆ ئەو کەسانەیە کە بەرەنگاری مەسەلەن خۆکوشتنە بنەوە لەلایەک هەروەهاش سەرەکەی کێشەیەکی کۆمەڵایەتی هەیە خەریکە خێزانەکەی هەڵەوەشێ یەک دوو ڕۆژ دێ لە شەڵتەرەکەیە مەسەلەن ئیسراحەت دەکات و بیری لێ ئەکاتەوە احتیمالە کێشەکە بە شێوازێکی تر بدێنێ دوای ئەوەی کە بیری لێ ئەکاتەوە زۆر جا سەرەکەی زەختێکی زۆر هەیە لە هەموو کەس و کارەکەی واگە خۆی بگوژێت یان کە بە زۆر ئەیدەنەشوو یان سێرەکەی زۆر جا مەسەلەن ئەیدەنە ژن بۆ براکەی گەشتی وا بوو ئەتوانێ مەسەلەن ڕوو بکاتە شەڵتەرەکە لەو جیاتی ئەوەی خۆی بگوژێ یان ڕابکا بکەوێتە دەستی ئەو دڕندانەی مەسەلەن کە بە زۆر وای لێکەن لە شفرۆشی پێ ئەکرێ یان گورچیلەکانی دەرەکەن و ئەی فرۆشن و لەسەر شەقامەکان فرێدەن یعنی بەداخەوە یعنی هەفتە نییە ئێمە جۆمان لە حاڵەتی وانە بێت ئەگەر بە ڕۆژانە یعنی جۆمان لە حاڵەتێکە بێ ئایا خۆکوشتن بێ یان کوژرا بێت یان بە شێوازێک تونندوتیژی لەگەڵ بەکارهێنا بێ یان کەس و کارەکەی دێتە لای ئێمە ئەڵێ مەسەن ئەمە هەفتەیەکە دیار نییە هەرە کێشە گەورەکەی نەبوونی شەڵتەرە لە کەرکووک بە تایبەتی ئێمە پێم وا بێ لە جنوبی شەر ئەم مشکلەمان هەیە چەند بۆ یەکەم دایمە داوای یاسای توندوتیژیە بێ ئەوەی مناهضەت ئونفل ئوسەرێ بێ پەسەندکەن بەڕاستی زۆر ئەمە کێشەی گەورە بۆ ئێمە بووە حاڵەت وامان بۆ دێ ئێمە بەڕاستی نازانین لە چۆی دانەرێ سێرکە ئێمە مەترسی کوشتنی بەدوای ئافرەتێک دێ نازانی لە شۆ داینی بکەیتە شۆوە لەلایەنە عەشایرەکەش تۆزە ئێمە بۆمان زەحمەتە بەڕاستی یعنی کەسێ بێتە شەڵتەرە بەڵام ئێمە پێویستمان پێویستی ئەم کاتی ئێمە ئەلێن شەڵتەر ئەمە بە یاسا ببێ و لەسەر ویزارەتی عەمەل شؤون اجتیماعی ئەو مراقەبەی بکە دوای قسم حیمایەی ئوسرا ئەمان متابعەی ئیشەکە بکەن و ئاگادار بنێ ئەوە نەبێ مەسەلەن بڵێن هەموو کەسێ هەموو ژنێ بتی ئەمە ئەبێ بە یاسا بێ چێ ئەتوانێ بچێتە ئەم شوێنەوە لەبەرەوە هەرە کێشەی ئێمە کاتێ قساکەین لەسەر ئەگەڵ هەرچی مەسئولێک و کەسێ ئەوە لێ ئەمە ئەبێتە بێتە دەعارەنە ئێمە ئەمانەوێ شتەکە بە یاسا بێ هەموو ئافرەتێ بووی نەتوانێ بچێتە ئەم شەڵتەرە بەڵام بە مەرج کە بزانین ئەمە ترسی هەیە لە ژیانە بوونی شەڵتەر لێرە بەڕاستی زۆر گرنگە و زۆر بەداخەوە ئێمە نیمانە و لەگەڵ ئەوەی زۆر داواش کراوە کە هەبێت ئێمە کە لێرە کێشەی زۆرمان بێت زۆر لە ئافرەتەکان پێویستیان بە شوێنێکە کێشیان هەیە ئەگە کێشەکە گەورەش نەبێت جارە پێویستیان بەوەی لە شوێنێک ببێنەوە تا بیر بکەنەوە تا بگەنە قەرارە بەڵام شوێنی وهانیە جاگەر کێشەیە گەورە بێ بەڕاستی ئێمە کە دێنە لای ئێمە نازانین لە کێودانی نازانین چیان لێ بکەین ئەوان زۆر زەرورە بۆ ئێمە ئەی بۆ ئێمەش ئەڵێن بەڕێی من حاڵەتی کوشتن ئەوەنە زۆرە چونکە شوێنێکی وهان نییە کە ئەو ئافرەتانە بگرێتە خۆی و کێشەی عەشایری یعنی ئەگەر ئەوە حکومی بێ حکوومەت هیچ نەبێ حیمایەیان ئەکات بەڵام کە نییە بۆیە هەروە بە زووترین کات خێزانەکانیان دۆزنەوە و بۆیە منش ئەڵێم نسبەی کوشتن ئەوەنە زۆر بووە ئێستا شەرەی گەڕێن و بۆ حکوومەت ئەوە ئەبێ لای حکوومەت بێ یعنی ئەو بە من و تۆ ناکرێت شەڵتەر پێویستی بە موافق یعنی شتەکە بێ حکومی بێت